أبال بيس بنجاكي دريكش برتن كامل وشوال دايم برد. لە دوای هێرشی دەوڵەتی تورک بەسەر ڕۆژاوای کوردستان لە باشووری کوردستان هەڵمەتێکی بایکۆتکردنی کاڵای تورکی دەستی پێکرد. بەردەوام ئەو هەڵمەتە بەرەو فراوانبوونی زیاتر دەچێت. لە ئێستادا هاوڵاتیان خواستی ئەوەیان هەیە کە ناوی ئەو شوێنانەش بگۆڕێت کە پێشتر ناوی تورکی لێن دراوە. هەروەها داوای ئەوە دەکەن کە خاوەنی دوکان و شوێنە بازرگانەکان ناوی ئەو دوکان و کارگانە بگۆڕن کە ناوی تورکین. چەند ساڵێکە من لە ماڵی خۆما بایکۆتم کردووە لە تەلەڤیزۆنەکانەوە دەستم پێ کردووە لە فیلمەکانەوە دەستم پێ کردووە چکە زۆر تەسیری بەجێ ئێهێڵا لەسەر مناڵەکانم بەڕاستی من لەجێ خۆمەوە دەستم پێ کرد و زۆریشم پێخۆشە. یعنی ناوە تورکیەکانش لە دوکانەکان بکەینەوە و بەرەو ناوی کوردی هەنگاو بنین. لە شوێنمان زۆرە ناومان زۆرە عنی شتی باشتر هەیە بۆ بەدیلی ئەوە گەر بمانێ بیکەین. ئەو تێکەڵێ زۆرەی کە خەڵک سەفەری کردو ئەمانە وای کرد کە ئەو ناوانە بێنە ناوە بەڵام ئێستا هەڵمەتەکەمان دەست پێ کردو ئەتوانین لە خواردنەوە لە فلیمەوە لە جلوبەرگەوە ینی لە هەموو شتێکەوە دەست پێ بکەین لە ناوەکانەوە. لە سەردەمانێکە کۆمەڵێک لە شوێنە دیارەکانی کوردستان بەگشتی وە لە هەرێمی کوردستانیش بوون من بە تایبەتی گۆڕانکاری لە کۆمەڵێک ناو کراوە ئەم ناوانە هێنراونەتە ناو هەرێمی کوردستان و بە جۆرێک لە جۆرەکان جێگیر کراون دەکرێت بۆ لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت هەرێمی کوردستان وەزارەتە تایبەتمەندەکان وەزارەتی شارەوانی وەزارەتی ڕۆشنبیری ئەمانە گۆڕانکاری لە ناوی ئەو شوێنانە بکەنەوە جارێکی تر ناوەکان بکەنەوە بە ناوی کوردی لە چوارچێوەیەکە کە خەڵک بزانێت جارێکی تر ئەم ناوە ئەم شوێنە داگیر کراوە و جارێکی تر ئەو پرۆسەی داگیرکاریەی کە لەسەر ناو نازنامەی شوناسی ناوچەکانی ئێمە تۆمارکراوە جارێکی تر گۆڕانکاری بەسەرا بێتەوە بخرێتەوە سەر لایەنە حەقیقیەک. سیانی بازار بە شەرتی ئەو تورکی نەبێ وەرە لێرەیە سیانی بازار بە شەرتی ئەو تورکی نەبێ وەرە هەڕاجە سیانی بازار تورکی نییە بە شەرت سیانی بازار تورکی نییە لێرەیە وەرە تورکی نییە سیانی بازار. لەبارەی ڕێکارەکانی گۆڕین ناوی شوێنێکی بازرگانی خاوەرزەکی بەڕێوەبەری گشتی تۆمار لە ژووری بازرگانی سلێمانی دەڵێت هەر کەسێک بێوێ ناوی شوێنەکەی بگۆڕێت داواکاری پێشکەش دەکات لە ژووری بازرگانی و ناوێکی نوێ هەڵدەبژێرێت. ئەگەر ئەو ناوە نوێ هاوشێوەی نەبێت ئێمە تۆماری دەکەین بە ناوی ئەوەوە. ئاکۆ عەلی جێگری سەرۆکی شارەوانی سلێمانی لەبارەی ڕێکارەکانی گۆڕینی ناوی شوێنێک یان ناوچەیەکەوە دەڵێت دەبێت هاوڵاتیانی ئەو شوێنە لە ڕێگای ئەنجومەنی ناوچەکەیانەوە داواکاریەک پێشکەش بە شارەوانی بکەن بۆ ئەوەی ناوی ئەو ناوچەیە بگۆڕن. ناوبراو ئاماژە بۆش دەکات کە ئەو ناوانەی کە کوردی نین لە پێشتردا ناویان لێنراوە بەڵام کاتێک گەڕێکێکی نوێ دروست دەکرێت یاخود ناوچەیەکی نوێ دروست دەکرێت ئەمان پێشنیار دەکەن کە ناوی کوردی بۆ هەڵبژێرن. بۆ ئەوەش نمونەی دوو گەڕێکی نوێی سلێمانی دەهێنێتەوە کە پێشنیاریان کردووە ناوی لێ بنرێت گرێسپی یان سەرەکانی. خۆی لە ڕاستیان مەرج نییە ناوەکان تورکی بێوانێک لێرە باسەکرێت ئەگەر تۆ زێڕێگە بێ دوورتر بڕۆین لە سەردەمی ئیسلامەوە شتان هاتووە. عەرەبیش مەسەڵەن ناوی زۆر ناوچەی کوردستانی گۆڕیوە بەڵێ کردوانە بە عەرەبی تر یان لەبەرەوەی کە بۆیان گۆ نەکراوە تەلەفوز نەکراوە یانەوەی کە لایەنێکی شۆڤێنیانەی تیا بێت. هەر بۆ منە جەلەولاکە کراوەتە گوڵاڵە یان درێژی ئەوەش ئێستش لەم سەردەمانی دوایە لێرەش و لە ڕۆژاوی کوردستانیش ئەو شتانە هەبووە. ئەزای ناوەکانی ئەوەی کە گرێسپی تر بە سپیمان ئەمە چۆن کراوەتەین ناو عەرەبیەکەشی سماوەتەوە. لە دوای ئیسلام با بڵێن هێرشی لەشکری ئیسلامی عەرەبی مەغۆلەکان هاتن تەتەر مەغۆلیش زۆر ناوی زۆر ناوچیان گۆڕیوە. اینجا بۆ پێی کە ڕەگەزێکی هاوبەشیان هەیە با بڵێن تورک یان تورک زمانەکان لەگەڵ تەتەر و مەغۆلە
یان سەلجوقیەکان درێژی ئەمە هەیە لە سەردەمی دەوڵەتی عوسمانی شاڕاستە زۆر ناوچەکە دروست کراوە ئەوان یان کۆنەکانیان گۆڕیان ناوچی تازیان دروست کردو ئێستا توانڵێن بەشی هەر زۆری ئەو ناوچەی ناوی گوند و ناوچەکانی کوردستان تورکیە بەتابەت کوردستانی عوسمانی جاران قەرەداغ کە بەمانای کێوی ڕەشدێ لە ڕانیە شوێنێکی هەر کێوە ڕەشی پێڵێن وەنیە ئەنی ئەکرێ ئەو شێوە چیایی کە شێوەی با بڵێن هینی بورکانیە ئەو بەردە ڕەشەکان ڕەنگە هەر کێوی ڕەشی پێوتراوێ بەڵام گۆڕی بێتیان جاران بڵێن ناوی تورکی لە کچکوڕەکانمان نانرا ئێستا لە ئەنجامی ئەم سریاڵە تورکیانی کە بڵاوکرێتەوەی مێشکی خەڵکی ژاراوی کردو من خۆم خوێنکارم هەیە ناوی سیر هەمووی ئەڵێ مەمە چییە ئەڵێ تورکی ئەڵێم بابەزانم تورکی بەڵام ناو لە کوێتەوە وەڵا باوکم ناوی ناوم چی ناوە پێم وایە هێرشێکی کولتوری زۆر گەورەمان لەسرە دەمێکیشە تورک ئیش بوو ئەوواکە ڕەنگار پێشی سەردەمی ئاکەپە و پاریداد و گەشتە پێدان بێ بەگشتیوان ئەو کاریان کردووە ڕەنگە باشتر بێت زمانمان پاکردن پێشم شتێک توێژینەوە بکەین لەسەر ئەم بابەتانە بگەڕین بۆ ناوە کۆنەکانی خۆمان کە بوو سەوەی منزانم لە باکوورە چەند ساڵی پێشماوی کە کرانەوەیە بوو ناوە کوردی کۆنەکان گێڕایەوە بەس بڕوان ناکەم لێرە خەڵک شارەزایەکی وای هەبێت بزانین ناوە کۆنەکانی چی بووە شەوەکە عەرزم کردی دوو جۆرە جۆرێکیان ناوچەی نوێ بووە ناوی لێنراوە با بڵێن هەر بۆ منە تیمار وشەی تیمار کە زۆر گوندی کوردستان ناوی تیمارە تیمار شێوەیەکی ئەقتاعی سەردەمی عوسمانیەکانە هەر لە سەردەمی عوسمانی ئەرتوغڕڵەوەمە داهاتووە ناوەکە تورکیەکی ئەسڵە بەڵام لە زۆربەی ناوچەکانی کوردستانە هەیە جا بەڕاستی پێویست بە ئەوە کات پێشەوەی بڕیاری سیاسی بدرێت هەڵمەتێکی ڕۆشنبیری بکرێت بۆ ڕۆشنکردنی ئەو خەڵکە کە تۆ کاتێ شانازی بە ناو بە ڕەسەنی خۆتەوە نەکەی بەڕاستی ناتوانانی بی لە دوا ڕۆژیش بکەیتەوە دوو لایەنی ئەکادیمی هێندەی من بزانم هەر بەهۆی ئەم بابەتەوە من زیاتر سەرنجی ڕاکێشام تەنیا توێژینەوەیەکی زانستی لەسەر ئەو ناوانە کرابێ مینۆرسکیە ساڵی 1950 توێژینەوەی کردو بە ناوی یان بڵێن لەسەر ئەو ناوە مەنگۆلیانی کە لە ئەو خوێناوی ناوە کوردستانی موکری کە زۆر ناو هەیە ساوچە بڵاق وامی کە بۆتە مەهابات و دوای بڵێن ئێرانیەکان فارس کرۆتیە مەهابادیان و ورمیە ڕەزایەمانە ئەو بابەتانە تەنیا توێژەر و کورناسە بێگانەکان کاری لەسەر کردوێت ئێمە کارمان لەسەرەوە نەکردوێت بۆ ڕەسەنی بگەڕینەوە وەک هاوڵاتیان و شارەزانی مێژوو ئاماژەی پێ دەکەن لە ئێستادا گرنگە هاوشانی بایکۆتکردنی کاڵای تورکی هەنگاو بۆ گۆڕینی ناوی ئەو شوێن و ناوچانە هەڵبگیرێت کە ناوەکانیان تورکین بۆ ئەوەی کاریگەریەکانی داگیرکاری تورک لە باشووری کوردستان و ناوچەکانی دیکەی کوردستان بسڕێتەوە.